هەوار محەممەد سدیق خاوەنی براندی HL دیزاین. HL دیزاین ماوەی ساڵانێکی زۆرە کارەکە لەسەر کللتوری کوردی هیچ ژمارەیەک نییە کە ساڵێک تهدید کەم بۆی کە من کارم تیا کردووە لەبەر ئەوەی لە خێزانێکی دەزڕنگینەوە من هاتوومەتە دنیا و هەمیشە ڕەنگەکان لە ماڵمانە بەردەست بووە و ئیش لەسەر کللتوری کوردی کراوە. HL دیزاین هۆکاری سەرەکی بوو بە پاراستنی کللتوری کوردی وەک ئەمان بینی لەم لاو لەولات جلی کوردی تاوا شێوێنرا بوو ئێمە شۆڕشەکمان دروست کرد دژی تێگانی جلی کوردی لە بڕینەکان وەک خۆی ماوەتەوە بەڵام هێناومە ئەکسسوارەتی تازەمان خستۆ سەر بابەتەکان تاواکو خانمان حەزی لێ بکەن هەوڵمان داوە هەر بینی ماوەیەک پارچێکی زۆر کۆنی ژنانە پیشان بین تاواکو بزانین کللتور چی بووە. وەک هەمووانە زانن کورد خاوەنی کارگەیەک نەبووە تاوەکو قوماشی کوردی خۆماڵیمان هەبێ هەمیشە لە دەرەوەی وڵات هاتووە ئێمەش بە پێویستمان زانی وەکو خانمێک سەردانی دەرەوەی وڵات بکەین چونکە هەمیشە سەلیقەی خانمان جیاوازترە بۆ جلوبەرگی خانمان خۆی هەوڵمان داوە خۆمان ساڵانە سەفەرکەین بە خێزانی دووسێ سەفەر ئەەکەین بۆ هێنانی قوماشەکان کە هێنامانە ئێرە لەمەیە کللتور جیاکەینەوە ئێمە بە کللتوری بە ڕێخستنی ڕەنگەکان بە تێکەڵکردنی هەندێک ڕەنگی کە بۆ چووی کەم کەسێ بتوانێت ئاوە تێکەڵیکە ئاوا تێکەڵی ئەەکەین و لە پلانیشمانەیەک و HL دیزاین کە لە داهاتوێکی نزیکدا ببینە خاوەنی کارگەی خۆمان بۆ ئەوی هیچی کە هاوردە لە دەروی وڵات نەکەین.